لە شاری کەربەلا پاڵەوانێتی تۆپی سەرمێزی شەیدانی عێراق ئەنجام درا و لە شاری ئەولێر دوو تیب لە تەواوی کوردستان بەشدار بوون لە پاڵەوانێتەکە. هاشم ڕەسوڵ یاریزانیانەیە کات لە ئاستی دێرینەکان توانی بێتە خاوەنپلە یەکەم و لە ئاستی بێچوە شێرانی ژیانی برایەتی بە سێ یاریزان بەشدار بوو کە توانیان پلەی دووەم دەستەبەر بکەن و بگەنە ڕیزەکانی هەڵبژاردەی عێراق. من نام عبدالغفار قهار یاریزانی برایەتی پلەی دووەم بەدەستیان لەسەر ئاستی عێراق. من عبدالمەجید قهار لە برایەتی دووەم بووین عێراق بووین. نام عبدالحق قهار وەکو یاریزانی نادی برایەتی بەشداریمانە پاڵەوانێتە کرد پلەی دووەم بەدەستیان لەسەر ئاستی عێراق وە خەڵاتی باشترین یاریزان وەرن. توانیمان بەناوی هەولێر و نادی برایەتی و نادی ئەکەت بەشداری بکەین لە خولی شەهیدانی عێراق لە کەربەلا لە شاری کەربەلا 23 دەی 2020 تەوان توانیمان بەشداری بکەین ئەنجامێکی باش بەدەست بێنین کە وەک خۆم توانیم پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق بەدەست بێنم بە ناوی نادی ئەکەت بەشداریم کردبوو. هەروەها نادی برایەتیش لە بەچکە شێران بەشداریان کرد توانیان پلەی دووەم بەدەست بێنن لەسەر ئاستی عێراق. پلێکی باش بوو ئەنجامێکی باش بوو بەڕاستی ئەوانە یەکەم جاریش بەشداریان کرد توانیان یعنی خۆیان دەربێخن وەربژیرێن لە بەچکە شێرانی عێراقیش بەشداری دەرەوەی عێراقیش بکەن. سوپاسی اتحادی مرکزی خۆشمان دەکەین کە حکوومەت یارمەتی داینە و کاک سەید توانیمان بەشداری بکەین ئەوانیش یارمەتیان داینە و کتابیان لۆ کردین.